بەڕێزت بەو نیشانانەیە بێ پێویستی بەوەیە کە پشکنینی خەو بکەیت پرخەپرخ بکەیت. ناڕەحەتێکە چی بۆ بەڕێزت؟ شەوانە پرخەپرخێکی زۆرم هەیە و زۆر جاریش لە خەو خەبەرم ئەکاتەوە. بەڵێ. نیشانەی تر مەسەلەن بە نمونە بەیانە هەڵەسی سەرگێژەخوا مەسەلەن سەرێشەت هەیە بە چاو ڕەشە بێتەوە تەرکیزت دابەزێت؟ بەڵێ سەرم دەیەشێ و زۆر جاریشتم لەبیرە دەچێتەوە. بەڵێ بۆ ماوەی چەندێک هەستەکەی کە پرخەپرخ زیای کردووە هەرچەند ئەمە پێویستی بە کەسێکە کە هاوژینەکەی لەگەڵ شاید حاڵی ئەوە بێ بەڵام ماوەی چەندێک هەستپێیەکی کە پرخەپرخەکە زیای کردووە زیاتر لە مانگێکە. بەڵێ. زەخت و شەکرە و شتیوا هیچ کێشەیەکی تەندروستی درێژخایەنت هەیە؟ زەختیشە بەرزە بێتەوە. بەڕێزت بەو نیشانانەیە بێ پێویستی بەوەیە کە پشکنینی خەو بکەیت پرخەپرخ بکەیت کە ئەمان ئامێرێکە دایانیت نو ساعت پێشەوەی بخەوی تا بەرەبەیان ڕۆژی دواتر دەیهێنی لەسەر کۆمپیوتەر ئێمە فاسەکە ئەخوێنینەوە. بەڕێزت پێویستی بە بەکارهێنانی ئامێرەیە کە ئەم ئامێرە پێوتە سیپاپ چونکە ئەم نەخۆشی تۆ بەو نیشانانە بێ نەخۆشیەکە پێڵەن ئۆسی یعنی خینکان لە کاتی خەوە ئۆبستراکتیڤ سلیپ ئەپنیە. ئەم ئامێرە یارمەتی تۆدا کە ئۆکسیجین وەک پێویست بێتە ناوە بۆ سیەکانت و لە هەندی حاڵەتیشە کە جیازێکی ترە لە هەمان بابەتە پێوترێ بایپاپ هەندی حاڵەتە توانێت دۆمۆکسیدی کاربۆنیش بێنێتە دەرەوە یارمەتی سیەکانە با کە فەرمانەکانی خۆی وەک پێویست جێبەجێ بکات. ئەم ئامێرە دوو شێوازی هەیە شێوازی یەکەمیان کە پێڵەن سیپاپ ئەم سیپاپ تەنها ئەتوانێت ئۆکسیجین لەگەڵ زەختێکی کەما بدا بە نەخۆش بەتایبەت لەو نەخۆشانەی کە تەنها کێشیان لە کەمی ئۆکسیجینە هەیە کە هەندێک نەخۆشی دیاریکراو هەیە بە تایبەتی ئەوانەی کە خینکان و تەنگەنەفەسیان هەیە لە کاتی خەوە کە پێوترێ ئۆبستراکتیڤ سلیپ ئەپنیە. جۆری دووەمیان کە پێوترێ بایپاپ ئەمە بۆ کەسانە بەکارنێ کە لە هەمان کاتە کەمی ئۆکسیجین لەگەڵی شاسیەکانیان بە جۆرێک تەمەڵ بووە کە ناتوانێت دۆمۆکسیدی کاربۆن بکاتە دەرەوە کە لای هەمومان ئاشکرایە کە یەکێک لە فەرمانە سەرەکیەکانی سیەکانی ئینسان بریتیەوە کە ئۆکسیجین بەرێتە ناو بۆ مولولەکانی خوێن پاش ئاڵوگۆڕ دۆمۆکسیدی کاربۆنەکە دەربکاتەوە. بە خۆشحاڵی ئەم ئامێرانە ئێستا یارمەتی ئەو جۆرە نەخۆشیانە ئەدەن کە یەکەم ئۆکسیجین بەرێتە ناوە دووەم حاڵەتیش کە دۆمۆکسیدی کاربۆن دەربکاتەوە. کۆمەڵە نەخۆشی زۆر پێویستیان بەمەیە بەتایبەت ئەو کەسانەی کە جگەرەکێشن دوای ماوەیەکی زۆر تووشی گیرانی بۆریەکانی هەوا بن کە پێوتە COPD یاخود ئەو کەسانەی کە بەڕیشاڵبوونی سیەکانیان هەیە یان هەندێک نەخۆشی تر کە بریتیە لە گەورەبوونی بۆریچکەکانی هەوا یان ئەو نەخۆشانەی کە لە ڕووی بەهۆی فەقەرات و کێشەی دەمارەکانەوە تووشی قەموربوون و چەمانەوەی سیەکانیان بوون. لەم حاڵەتانە ئامێرانە زۆربەی کات یارمەتی دەرە بۆ نەخۆشانە کە شەوانە پێویستە 7 ساعت بۆ 8 ساعت لە کاتی خەوتنە بەکاری بێنن ئەگەر بە ڕۆژیش خەوتن یاخود پێویستیان ئەتوانێت چەند ساعاتێک بەکاری بهێنن. سمارت وەرچەرخانە